دوایەوەی شەوی ڕابردوو ڕووداوێت لە گەلی حەلی بەبووریدا لە ئێستا مەکانی بەرگری شارستانی ئیداری سەربەخۆی سۆران بە دوای ئەو سێ منداڵە ونبووە ئەگەڕێن کە تا ئێستا چارەنووسیان نادیارە من دەسمە لای بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کاکاروان میر ئاودەری ئەو زانیاری زیاترمان پێدەدا کاکاروان ئەگەر بێت تێرە پێما بڵێ چیتان کردووە تا ئێستا ئەو هیچ ئاسوەیەکەیە ئەوەی بتوانن فەرمی ئەو سێ منداڵە بدۆزنەوە لە ڕووباری لەلای پەروەردگار بەڵێ ئێمە ئێستا هاوی جێگای گۆداوە و دووتر لە 300 مەتر لە نقطەداری ڕووداوە بەڵام ئێمە بە پێی کۆیتی مەکانمان کرد بەیانی هەرزوو 11 لە پێشکردنمان پێیانمان کردبوو وەرجگە لە زیاتری گوتی تایبەت بە مەلەوانی تیمێکە لە قەلبیلەوە سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێرەوە لەڕێگەی بابڵێن باسپارتی جەنابی وەزیرەوە کە تەکلیفی جەنابی بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەژەم کرا بوو کەتنی خەندی کەسە بە بەشی شەقاوسە بە بەڕێوەبەرایەتی ئەوان بۆ کۆمەکمان بێن جێگای دەستخۆشیە گەڕاوی کە ئێمە تیمێکی تریشمان لە مێردەسوورێ تیمی پاراسی ڕووباری مێردەسوور ئەوانیشمان لەگەڵان بە هەموو تیمەکانەوە ئێستا ئەمە تیممان بەناوگەری شاڕۆشتنی کردو بەرەودۆڵی ئەو گەلەیەکە لە سەرخواوی سێشکۆ دەرەچێت بۆ خەلامبیاوە و لە خەلامبیاوەش تیمی خەلیفانمان لەوەیە و لە دیری قەندیلیش برادرانی قەندیل لەوێەوە دیسان لە چاودێری کشران ئەمە ئێستا بە هەموو میکانیزم بەکارەکەن ئەوەی کە خەیاڵمان بۆ بچێت کەڵکی لێوە بگرین ئابانەی سوودی لێوە بگرین هەرچەندە نزیکەی سێزدە کاتژمێرەگەی لەکارە لە بێشەوە لە کاتژمێر بۆ پێش بێتەوە بێ پشران کار و ناشی ڕۆژ بە لە دەستپێکردنەوەی با بڵێم ڕۆژ و لە کاتژمێر شەشەوە شەش بۆ حەوتەوە دیسان ئێستا بێشە کردوەوە ئومێدمان وایە کە ئەم قوربانیانە بە هەستێکانەوە کە بەپێی تەمەنی جیاوازە دوو ماڵباتە یەکیان کە حەوە ساڵێکەوەتیە وەدانەیەکە شەشە وەدانەیەکە سێ ساڵیە بتوانین چی کۆمبێنەکە قوربانەکان لە ناو کۆمبێنەکە بێت چی قوربانیەکان بدۆزینەوە لە هەر جێگایەکە بێ بە درێژای ئەو 45 کیلۆمەتری کە سنووری ویلایەتیانمان با بڵێم درێژە بێتەوە وەدە ئۆتۆمبیلەکەی کە زۆریشی پێکە ڕەنگی ڕەشە بە سەرەدەریمان لەگەڵا کردووە لە هیچێک لە قوربانیانە شانس ئومێدەکەن چاسی یاوەریمان بکە بە ئومێدی پەروەردگار ئەمما باتانە بێ ئومێد نەبن و بتوانین ئەم فەرمانە بدۆزینەوە پێشەو زۆر هەوڵماندا لە ڕێگەی قوربەی پەروەردگار ئینشاءڵڵا بە خەڵکو بە لە شوێنێکە هەیە یازمانیان بە زمین مابنەوە یان با بڵێم بۆ قەراغ ئاوەکان نەدەکرا ئێمە شەو پشران بکەین بە درێژاییشەوە لەگەڵ خودی ماڵباتەکان و خەڵکێکی تریش کە بەدەستێزی بێت کۆمەشی ئەوانەکە لەگەڵ تیمەکانمان پێشیان نەبێت بەو شێوازێ مەکارەکەین وەبێری چانسێکی باش هەم بە ماڵبات هەم بۆ ئێمەمانان تیمەکان باس لەواتی لە ڕێگەی کامێرەی ئاراستی ڕووبار تەنێکی درەوە شەو هەر سوودمان بکە پاراسی ڕووباری سۆران پێمە دوو کامێرەی چاودێریمان داوەتە ڕووبار گەڕایەکە 4 چاودمان هەیە لە 50 خولەک دوای با بڵێم ڕووداوەکە چەند تەنێکی پاشە بوو وەدانەیە کە پێمان وابوو ئەمە خودی ئۆتۆمبیلەکە ڕەنگە کامڵە ئۆتۆمبیلەکە بێت بەڵام بەپێی ولبوونەوەمان دیار بەشێک لە پارچەکانی ئۆتۆمبیلەکە بوون بۆیە ئێمە خەریکە بوو زەرب بین لەو جێگایە بەڵام ئێستا ئێمە لامان وایە لە شوێنی خاڵی ڕوودا و هەتا ئەم دیسەی کە وتا ئاڵاکەی کە لێیان نەخشێنراوە گومانەکەین ئەم ئۆتۆمبیلە لەم مەودایەدا زیاتر نەڕۆیشتبێ هەرچەندە ئاوەکان تووشی ئاوەکە و هێزی با بڵێم باڵەپەسوی ئاوەکە زۆر زیایە و هۆکاری ئەم ئاوەش کە لێڵەکەی و تیژبەویەکەی و با بڵێمە هەموو ئەشکەوتی کلوکە لەبەری لە ژێرا هەیەی لێ سادەکەیشە کەمێک ئەبێتە قورسایی بۆ تیمەکانمان بەڵام ڕۆپی کاریکردنی ئەرکی واجباتی شەکانی خۆمانە دەبێت شەکات بکەین ساڵانە ئەم ڕووداوانە دووبارە ئەبنەوە دەبێتی لە سوودی ئۆداری ئێوە ڕێماییتان چێ بۆ هاوڵات یا چیتان لە ئەیزانە بۆی ئەوهاتاکیە زیاتر لە 1000 کیلۆمەترمان با بڵێم ڕێڕێی ئاو ڕووبار و ئەمانە هەیە بۆیە ژمارەی زۆری گەشتیار
حسابی سوپێ لەگە شاریەکانمانن خەڵکی زۆر کە لەدایە ما بڵێم شەش خەڵکی دیانەی کە لە شاری خەکانمەوە بەلاو پەیسانێکە خۆشەی لە ڕووداوی هاتوشۆی ئەمە ڕووداوی هاتوشۆی بۆ لە 2000 بۆ ڕووداوی بەردی شارەسانی خەڵبەتی هۆشیاریمان زۆرە تەنانەت لە 2 هەفتەی پێشوە زیاتر لە 2000 پسوولەی ڕێنماییمان چاپ کردبوو لە ڕێگەی بازگەی با بڵێم هەم بازگەی پێخاڵ بەم لە ڕێگەی تیمەکانی باڵەکاتی بڵاومان پیاگرت بۆ هۆشیاری گشتی لەپاڵ هۆشیاری گشتەکانە هۆشیاری خۆپارێزی سەلامەتی ڕێنوێنیانەکەین تیمی مراباتوانێ دەگەڕێن و ئەم جێگایە تەندروستیە و وەک دەشبینن زیاتر لە سەدان تابلۆ ڕێنمایی کە ئەم جێگای قەدەغەیە و ئەم جێگای گونجاونیە نزیک مەبنەوە مەترسیدارە بە زمانی جیاواز کە هەر زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردیەکەیشی خۆمانە بەڵام هۆشیاری بەداخەوە ئەگەڵێ هۆشیاری تاجی کۆمەڵگەی ئێمە بەڕادەیەک لە لای بەشێک نەک لە شێوە گشتەکەی لاوااستر و با بڵێم هۆشیاریەکە با بڵێم بۆ زۆرێنە کات کەمتر بە هۆشیاری خۆپارێزیەکە بەڵام دیسانەوە جوگرافیاکەشمان جوگرافیایەکی زۆر جیاوازە هەڵکەوتی جوگرافیاکەی ئێمە زۆرێک لەو ئاوانە مەترسیداری کە خەڵکی برادەیەەکە بۆ گەشت و سەیرانەکان یانی بەنمونە نزیکبوونەوە لەیان ئەمە هۆکارەکانی کە ئێمە بەردەوام لەگەڵ برادرانی گەشت و گوزار لەگەڵ برادرانی میدانی ئەمنی ئامەژەکەین بۆ براباتی دووڕۆژ و نیمکە لە پێشەمان و ڕۆژانی هەینی شەمە ئێمە بەردەوام تیمەکانماندا بابەتی دەمێنی ئامۆژگاریدا دەست کارکاران سپاس بەڵام دیارە ئەما وتەی بەڵێنەری بەردیلی شارستانی ئیدارەی سەربەخۆی سۆران وەک دەبینین هاوڵاتیەکی زۆر هاتوونەتە دیواری ڕووبارەکە هەڵا تەمکینێتی وەک بەڕێوەبەری بەردیلی شارستانی ڕادیان یازدە تیم لێرە لە بەیانیەوە لە دوێنێ شەوەوە سەرقاڵی ئەوەنە بەدوای لە ڕووبار ئەگەڕێن گەڕان و پشتنی دەکەن بۆی بتوانن فەرمی ئەو سێ هاوڵاتیە ئەو سێ منداڵە لە ڕووباری گەلی حەلیبەف وربوونە بدۆزنەوە ئەمەژە بەوە بکەم ساڵانە ئەم ڕووداوانە دووبارە دەبنەوە بەپێی ئامارێک لە ساڵی ڕابردوو نزیکەی نۆ هاوڵاتی لە سنووری ئەم ڕووبارە کاون یا بوونە تا قوربانی هەمیشە ئەوان ڕێنمایی دەدەن بەڵام هاوڵاتیان وەک بەڕێوەبەری بەردیلی شارستانی ئاماژەی پێکرد هاوڵاتیان پابەندین بە ڕێنماییەکانی بەردیلی شارستانی ئەوەی دەشبینن ئێستا ئەگەر کامێرەمان هاوکارن ژمارەیەکی زۆر هاوڵاتی تیمەکانی هەواز دوای هەمیشە گەڕان و پشتنیرن بۆی بتوانن فەرمی ئەو بەرامبەر کامێرە ئەمە تەواوی زانیاریەکان لەسەر ئەمە تەواوی زانیاریەکان